سەردانی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ڕیاض لە کاتی جێبەجێکردنی پلانی ناوچی ئێران و پێکگۆڕینەوەی 5 ئەمریکایی کە لە ئێران ئازادکرا و چالاکی دیپلۆماسی بۆ ئازادکردنی دەمەلەوانی ئەمریکی کە ئێران گرت بوونی. هێندێک دەڵێن ئەو دەست پێشخەریانە وای کردو عەرەبستان وەک هاوپەیمانی ئەمریکا زۆر نیگەران بێت. ئەوە بۆ عەرەبستانی سعودی ناخۆشە چونکە ئەوان باوەڕیان بە ئێران نییە و هەز دەکەن ئێران لە هەرێمەکەدا مەبەستی باش نییە. بەڵام لە دەمێکدا لە ڕیاض شانبەشانی یەکدانیش بوون وەزیری دەرەوەی سعودی هیچ ئاماژەی بە جیاوازی لەگەڵ ئەمریکا سەبارەت بە ئێران نەکرد. وای نابینم ئەمریکا و ئێران بەنیاز بن یەک بگرن. وەزیری دەرەوەکتی ئەمریکا وەک پشتیوانێک بۆ سعودی و هاوپەیمانی دیکەی کەنداوی دەمێنێتەوە. هیچ گومانی تێدا نییە هەرچی لە بیری ئەو وڵاتانەدا بێت کە ئەنجومەنی هاریکاری کەنداو پێک دێنن وەک چەندین جار گوتومانە ئەمریکا لە بەرامبەر هەڕەشەی دەرەکیدا بەرگریان لێ دەکات. سەرڕای ئەم بەڵێنی دانانە وڵاتانی کەنداو دەیانتوانی نیگەرانی خۆیان سەبارەت بە ڕێبازی ئەمریکا زیاتر بکەن وەک توێژەنەران دەڵێن. بۆ وەزیری دەرەوە زۆر درەنگ بووە. ئێمە ماوەیەکی درێژە ئاماژەمان سەبارەت بە کەنداو داوە کە لە خۆڕاڵەتی ناوەڕاست لە یاری دەچینە دەر وە کاتێک ئێمە هاتینە دەر هەر کەس خۆی بەرپرسیارە. بەڵام ئەو دەڵێت وەزیری دەرەوەی ئەمریکا دەتوانێت کار بکات بۆی پێشی سعودی و هاوپەیمانانی تری کەنداو بگرێت کە لە هەریمەکەدا تەشەنا بە زیاترکردنی گرژیەکە نەدەن. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.